بەناوی خی گەورە بەخشنەوە میرەبان ئازیزان خۆشەویستان خۆشحاڵین لەوانەیەکی تازەی فێرکاری ئەدەب ئافتەر ئیفێ کرد لە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست داین بەڕێزان لەوانەیە ئەمڕۆماندا دێنە سەر باسی گراف ئیدیتەر سوود و قازانجەکانی گراف ئیدیتەر چییە؟ گراف ئیدیتەر شتێکی زۆر میمە بۆ کۆنتڕۆلکردنی ئەوانەی کە لە نێوان ئەو حرەکات و سەکەنات و ئەو جوولانەی کە لە نێوان کفریمەکان هەیە چۆنی کۆنتڕۆلیانکەی خاویانکەی هێواشیانکەی خاو هێواش هەریەکە یعنی خاوی بکەی و هەروە خێرایی بکەی بەم شێوێ زۆر تابێتمەندی ترین ئاوازەی پێ ئەنجام دەدرێتن. ئێستا دێنە سەر شیکارکردنی ئەم بابەتە گرنگە. بەوانەیە ئەمڕۆماندا سارێکی پیکە بمان هێناوەتەوە کوڕوونکردنەوەکانی ئێمە بۆ ئێوە زیاتر ساناوسا کار بێ. جایزان خۆشەویستان بە شێوەیەکی سەرەتایی ئێمە ئەڕۆین بۆ سەر ئەم کیفرەیمە کە ئەم کارێ دەتوانین ناوەکەی لێرە بگۆڕین و ناوی لێ بنێن پیک ئەپکار شتێکی لە بابەتە ئەمە لێرە کەمانە و هەروەها کلیک لەسەر پی بکەین پۆزیشنەکەی بکەینەوە پۆزیشنەکەی ئاکتیڤکەین یەکسەکی فرێمێک زیاد دەبێتن ئەمانەشتی سەرەتاین بۆ ئێوە. اینجا دێین لێرە شوێنی پۆزیشنەکەی دەگوازینەوە لە سانیەی دووەم لەوێن دەرێش چ دەکەین سیارەکە دەگوازینەوە لە چەپەوە بڕوات بۆ لای کوێن دەرێ بۆ لای ڕاست. ئێستامە بە تەبیعەتی حاڵ ئێستا برین حرەکەیەکمان بەو سیارەدا کە لە چەپەوە بڕوات بۆ لای ڕاست با تۆزێکتر بینێرە تاوەکو خێرایەکەی زیاتر بێ بەم شێوەیە بۆمان پلی دەکەم. با لەسەر کیبۆرد ئێندا بگرین تاوەکو برێن تایمبارەکەمان بۆ بێنێتەوە سەرەتای ئێرە هەتا ئێرە ینی ئەلێرە لەوندا زیاتر پلینەکە تایمباری برین وەرک ئێریا دەتوانین زیاتریش ئەوەی بکەین. اینجا بهێنینەوە پلسمان داگیر تو زوومان داگیر دەتوانین بڕۆین بۆ سەر کوێن دەرێ بۆ سەر گراف ئیدیتەر لە ڕێگای کیبۆرد بە شفت F3 دێتن و هەروەها دەشتوانین لە ڕێگای ئێرە ئەم ئایکۆنی ئەلێرەکە تعبیر لە گراف ئیدیتەر دەکەم کە کەوتۆتە بەشی لێرەکان لە خوار کۆمپۆزیشن پریڤیو لەوێن دەرێ ئەمەداغرین هەرهامان شتا. ئێستا ئێوە هەروەکو دەیبینن سیارەکەی ئێمە بە خێرایی 700 پیکسل لە سرکەیەکدا دەگاتی ئێرە بە شێوەیەکی ڕاستەڕەوان کە لە بواری حالەتی چدا لاینەردایە بەم شوێ کاتێکەوە تۆ پلی دەکەی یەکسەر دەگاتە جێ ئەمە یەکسە گراف ئیدیتەر وەکو نەخشەیەک وایە وەکو ماپێک وایە تاوەکو تۆ تێبگەی لە بینی ئەم دوو کیفریمە چی دەگوزارێ خێرایەکان چۆنی زیاد دەکرێت و جۆرەها موشن و جوولەی ناوازە لێروکانە دەتوانانی دەستکاری بکەی و هەروەها لە پرۆژەکانی خۆت بەکاری بهێنی. ئێستا ئەگەر ئێمە بینە سەر ئەم دوو کیفریمە جۆریەتی کیفریمەکە بگۆڕین بۆ نمونەکەی لەسەر کامەیان بکەین دوکمان تەحتیت کرد بڕۆینەوە بۆ کیفریم ئەسیستان لەوێن دەرێ چ بکەین ئیزی یان F9 دا بگرین هەروەکو لەوانی پێشتر ئاماژەمان پێکرد بە خاوی دەست پێ دەکات لە ناوەندەکە خێرا دەبێت و هەروە دوتەکانش لەکترین نزیک بێتەوە لە کۆتاییەکەشی دووبارە هێواش دەبێتەوە یعنی ببورن بە هێواشی دەست پێ دەکات بە خێرایی دێتێرە دوای بە هێواشیدا دەبەزێتەوە بزانین ئایا نواندنی ئیزی جۆریەتی کیفرێمی ئیزی لە گراف ئیدیتەر چییە با شێوازەکەی پشتەوە ببین پشت پەردە ئایا چۆنی ئیش دەکاتن با گراف ئیدیتەردا بگرین هەر بە هەمان شێوەیە لێروکانە هەروەکو دەیبینێن هەورازە ینی سەبر دەست پێ دەکات لێرە پیکسلەکان زیاتر دەبێت تا دێت ئێرە لە تۆپڵی خێراییەکەیتی دەگاتە 1000 پیکسل لە یەک چرکەدا اینجا لێرە شۆڕە بێتەوە بە خێرایی لەم ناوەندەدا هێواش دەبێتەوە بەم شێوەیەکەوە ئێوەی ئازیز و خۆشەویست دەیبێنن هەر هەمان شتە بەسەر دەکەوی و وەروە بە سەبری بەسەر دەکەوی بە سەبریش دێتە خوارەوە. ئەمە لە جۆریەتی گراف ئیدیتەر بوو برێن کە لە گراف ئیدیتەر نیشاندانی ئیزی فرێمەکانی بەم شێوەیە و هەروەها تۆ ئەوەی کە جێگای شایان و گرینگە لێرەدا ئێمە باسی بکەین ئایا لە گراف ئیدیتەر ئێمە چۆن بتوانین دەستکاری و خێرایی سورعەتەکانی بکەین. لێرەکەنا کاتێکەوە تۆ کلیک لەسەر ئەم کیفرێمە دەکەی کە ئەم کیفرێمە یەکسانە بەم کیفرێمە بەیزە هاندڵ یان بەشی هاندڵ دێتن وەروە بۆ ئەم کیفرێمەش دێتن تۆ دەتوانی دەستکاری حرەکەکە بکەی لە ڕێگای گەمەوکردن و یاریکردن بەم هاندڵانەی کەوا لێرە بوونیان هەیە بۆ نمونە خێراییەکەی بگاتە ئەم ئاستا ئەمە زیاتر بێنینەوە
یعنی ئێستا لەو حاڵەتەدا زۆر بە خێرایی دەست پێ دەکاتن بە 100 پیکسل لە یەکچکەدا ئینجان لەم بینە خاو دەبێتەوە ئەمە بۆ نمونە تۆ دەتەوێت تۆزێک برێن ترانزیشنی نێوان ئیفێکتەکان بێن ترانزیشنی نێوان تێکستەکان نێوان وێنەکان هەر شتێک بەم شێوازە بیگۆڕی ها ئێستا بە خێرایی ڕۆیی یعنیتان وەکو سارۆخ دەرپەڕی اینجا هێواش بووە وچکە لێرە پیکسلەکەی زیاد بۆ تۆ خێراییەکەمان دەتوانین دووسان دووبارە ئەمجارە وای لێ بکەیەوە برێن بەم شێوەی بێنی کە بە هێواشی بێت و لە کۆتاییەکەی بە خێرایی بگاتە جێ بەم شێوەیە پلەی بکە دەڕوا بە هێواشی بەم شێوە لە کۆتاییەکەی خێراییەکەی زیاد کرد چەندی تۆ دەستکاری ئەم دڵانی ئێرە بکەی دەتوانی حرکات و سەکەناتی تازە و تازە ئەنجام بدەیت جازان خۆشەویستان ئێستا ئێمە دەتوانین جۆرەها حرکات دروستکەن نمونە لێرە بە خێرایی بێتن لەم ناوەندا هێواش بێتەوە بە هەمان شێوە بەم شێوە بە خێرایی ڕۆی لەم ناوەندە زۆر هێواشە لە حاڵەتی ڕاوەستانە ئەگەر هەڵم نەکردبێ لە حاڵە دەشتوانێت دووبارە لەم بینە تۆ کیفرێمیەکی تر زیاد بکەی یان دۆتێک زیاد بکەی یان وەکو لەوانەکانی پێشتر خوێنمان ئێمە ئەگەر بینە سەر کۆنڤێر ڤێرتێکستۆڵ ئەلێرە دەتوانانی یەکسەر کیفرێمێک زیاد بکەی لەم بینە دووبارە تۆ دەتوانانی دەستکاری بەیزەکانی هاندڵەکانی بکەیتەوە جۆرێکی تر لە حرەکە لەو جۆرێکەوە تۆ لەگەری مرتاحی لەو جۆرێکەوە تۆ مەبەستە زیاد بکەی بەم شێوەیە جۆرێکی تر لە موشن و حرەکە و سەکەنات دروست دەبێتن لە بۆ چێ دوو کیفرێمیت کەش زیاد دەبێتن لە بۆ ئەم سارەیە تاوەکو دەگاتە جێ بەم شێوەیە بە نەقڵ بە تەڕناش بە چێ هەر شتێک ناوی لەدەنەی بەم شێوەیە تۆ کە مەبەستە بڕواتن لە حاڵەتی بەیزاندڵژی بە ئێمە ڕەشی بکەینەوە. هەروەها تۆ دووبارە دەتوانی بۆ نمونە ئانی دەبی ئەمە تەحدید کرابێت تاوەکو نیشان بدە دووبارە تۆ دەتوانی برین بە کلیککردن لەسەر کیفرەیمەکان لەوێن دەرێ بیکەیتەوە ئاستی خۆی یعنی بیکەیتەوە بەشی لاینەر بیتن هەر یەکێک لەمانە ئەمە جۆرەکانی کیفرێمەکەوا لێ ڕزبووە بۆ نمونە ئێستا ئەمە بیکەینەوە لاینەر وەک خۆی ڕاست و ڕاستیکەینەوە و هەروە بینەوە سەر ئەم کیفرێمەش ئەمەش بکەینەوە لاینەر بەم شێوەیە و جارانی لێرێتەوە ئەگەر بێتن لێرە سەیری بکەین بۆ تۆ کیفریمی تەبیعی وەروەها دووبارە ئەگەر بتەوێ جۆرەکانی کیفرێم ئێستا بۆ نمونە ئێستا ئەمە لێرە ئیزی ئینمان هەیە ئەگەر ئەمە بکەیتە ئیزی ئین تەحدیدی بکەین تەحدید کرا ئیزی ئینی بکەیان ئیزی ئاوت دادەگری بەو شکل شێوەی لێ دەکات کەوا تۆ دەتەوێت ئەمەشیان بکەیتە برێن ئیزی ئین یان ئیزی ئاوت یان هەر جۆرێکتر لە جۆرەکانی کیفرێم دەتوانیت تۆ دەستکاری بکەی زانیاری زیاتر لەم بوارە بەدەست بهێنی زازان خۆشەویستان ئەگەر هاتوو ئێوە هاتنە بەشی گراف ئیدیتەر بەم شێوەیە نەبوو چکە زۆرها پرۆپێتسی هەیە ئەوی دەتوان پرۆپێتس خۆتان بەم شێوەیە لێ بکەن تاوەکو لەم وانە سەرەتاییەت تێبگەن هەروەها بەشی زوومەکەشی ئاکتیڤ بێتن و هەروەها ئەوەش لە بیر مەکەن ئەلێرە ئێمە دەتوانین ئێندا بگرین تاوەکو ڕێک ئەریایەکە بێنینەوە ئەو شوێنەی کەوا تایم ئیدیتەر لێی ڕاوەستاوە جابرزان خۆشەویستان ئەم ئینفۆگراف برین ببورن ئەم گراف ئیدیتەرە بۆ هەر هەمیان ئیش دەکاتن بۆ هەموو پرۆپێتسەکان بۆ هەم ترانسفۆرمەکان کەوا ئەلێرە هەیە بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە مەڕەش بکەینەوە بمانەوێ ڕۆتەیشنی بدەینێ یان سوڕانەوەی بدەینێ یان خولانەوەی بدەینێ ئەگەر ئەلێرە ئاردا بگرین بیکەینەوە ڕۆتەیشن بە ئەمان شێوە ئەگەر کیفرێ بەس پێش وەختە بە ئێمە چ بکەین ئەنکەر پۆینتەکە بگوازینەوە ینی لەو خاڵە لە دەوری خۆی بسوڕێتەوە اینجا بیکەینەوە ڕۆتەیشنەکەمان کردەوە لێرە ئەمەشیان بیکەینە ڕقەمێک یعنی یەک جار بە دەوری خۆیدا بخولێتەوە بەم شێوەیە کەوا ئێوە دەبینن یەک خولانەوەی تاوا دەکە بزانین لە ئینفۆگا برین لە هەدرێن ئینفۆگرافیک لە گراف ئیدیتەر چۆنی نیشان دەداتن بەم شێوەیە لە گراف ئیدیتەر لە خاڵی سفر لە خوڵانەوە دەست پێ دەکات تاوەکو نزیکەی 350 پیکسەڵ خوڵانەوەکەی لە شێوازی لاینەرە بەم شێوە بە هەمان شێوە دەتوانین بۆ ئەمەش دەستکاری هەندڵەکان بکەین و زۆریەتی خوڵانەوەکە دەستکاری بکەین ئەگەر بێت و بکەینە کۆنڤێر ڤێرتێکس بە تاوەکو هەندەکانمان بۆ بێ ئەومە هەندیە هات ئەم هەندەشات بیکەینەوە ڤی بەم شێوە تۆ دەتوانی دەستکاری بکەیت کە خوڵانەوەکە برێن لەم خاڵە خێرابێ وەروەها یعنی شێوازێکی وای بۆ دانەی
لێرە برین بە خێرایی دەست پێ بکە هێواش بێتەوە بە خێرایی بخولێتەوە بەم شێوەیە یعنی زۆر جوانە کاری زۆر جوان و ناوازە پێ ئەنجام دەدرێتن شەردی بە دەقیقی تۆ بتەوێت چی بکەی بەڵام ئەلێرە دەتوانی لە گراف ئیدیتەر دەتوانی ئەوەی کەواتۆ ئامانستە یان دروستکردنی حرەکەیەکی جیاوازە دەتوانی لێرە بە دەستکاری کردنی بەیزاندڵەکان تۆ حرەکاتی جۆرا و جۆر لە بینێکی فرەیمەکان بگوزارێنی بەو شکل و شێوەیە کەواتۆ مەبەستە یاخود مەبەستە تا شتێکی جیاواز و ناوازە دروست بکەی. ئیدی ئەمە ئێوانەی ئەمڕۆمان بوو وانەکە لەوانەیە تۆزێک چڕ و پڕ نەبوو بێتن تێکەڵ و پێکەڵیەکیە ببێت بەڵام میمەوێت تۆ بزانی کە لە بەشی گراف ئیدیتەر بەشی پشتەوەیکی فرەیمەکانە دەتوانێت تۆ هێشتان دەستکاری حرەکات و سەکەناتەکان بکەی ئەلێرە بەکەمکردن و زیادکردن و لێک نزیکردنەوە دوورکردنەوە تاوەکو حرەکە و موشتنی جیاواز ئەنجام بدەیت هەر کاتێکەوە تۆ گەیشتی ئاستی پێشکەوت و ئەندڤانس لەوێ لەم بەشانە زیاتر شارەزا دەبیت وەروە شتی زۆر جوان ناوازە ئەنجام دەدەی خۆشەویستان بەوانەکەمان لێرە کۆتایی پێبێنین تاوانەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ